دەستگای مرۆیی مام هەڵگری ئەو ناوە گەورەیە ڕاحی ئەو کللتورە بەرجەستە دەکاتەوە کە کللتورێکی شۆڕژگێری و میراتگرێکی یەکێتیانەیە. دەستگاکە لە ناو جەرگەی تەنگەشەدا هیمەت دەکات و دەبێتە ناونیشانی ئەرکێکی نوێ یەکێتیەکی نوێ لە زەمەنی کۆڕۆنادا. دەستگای مرۆیی مام ڕاحەتی سیاسەتی خزمەتگوزاری یەکێتی بەرجەستە دەکات و ناونیشانی لە خۆبردووی و پەرۆشی یەکێتیانەیە. ئاماژەیە بۆ سیاسەت و دەستپێشخەری و ناساندنەوەی نوێبوونەوەی یەکێتی و دەستپێشخەری لە خزمەتی گشتی و بەهاناوەچوونی گەل لە کاتی تەنگەژە و لێقەوماندا. دەستگای مرۆیی مام هەڵوێستێکی جوامێرانی هەبووە بۆ بەهاناوەچوونی چین و توێژە جیاجەکان لە بارودۆخە سەختەکان، بەوەش جێپەنجەی خۆی لە پێشکەشکردنی هاوکاری و هاریکاریکردنی هاوڵاتیاندا بە جوانی نەخشاند. لەم قەیرانەی ئێستاشدا کە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دروست بووە، دەستگای مرۆیی مام بازنەی هاوکارەکانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بوارە جیاوازەکان فراوانتر کردووە و هەموو ناوچەکانی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانیشی گرتوتەوە. لە ڕابردوودا دەستگای مرۆیی مام هاوکاری گەیاندۆتە بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و کاروانی هاوکارەکانی دەستگاکە گەیشتۆتە شاری کەرکووک و سلێمانی و سنووری ئیداری ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و پێنجۆن و چەندین کەلوپەل و پێداویستی خۆپارێزی و پزیشکی و یارمەتی مرۆیی گەیاندۆتە ناوچە جیاوازەکان. لە قەزای چەمچەماڵ دەستگای مرۆیی مام سەرجەم پێداویستیە پزیشکەکانی گەیاندە ئەو نەخۆشخانەی لەو شارۆچکەیە تایبەت بە کۆڕۆنا دروست کرابوو. دەستگای مرۆیی مام هاوکاری زانکۆی سلێمانیشی کرد بۆ پرۆژێکی گرنگ و بەرهەمێنانی چەندین پێداویستی پزیشکی و پاکەرە و تاقیگەکان بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا. ئەمڕۆ دەستگای مرۆیی مام گەشتە دەربەنی خان و کۆمەڵێک پێداویستی گرنگیان هێنا بۆ ئەم شارە کە لە ئێستادا زۆر پێویستی پێیەتی کەرتی تەندروستی دەربەنی خان. هاتنی ئەم جۆرە هاوکاریانش بۆ کەرتی تەندروستی بەڕاستی زیاتر متمانەیەکە بەخشێ بە کارمەندانی تەندروستی کە پێداویستیان لە بەردەسایە. دەستگای مرۆیی مام تەشریفیان هێنا لە سلێمانیەوە بۆ شارۆچکەی پێنجۆن بە تایبەتی بۆ نەخۆشخانەی گشتی شەهیدانی پێنجۆن کە بە سپاسێکی زۆرەوە بە تەقدیرێکی زۆرەوە هەستان بە دابینکردنی بڕی 10,000 ماسک لەگەڵ 50,000 دەستکێش لەگەڵ بڕێکی زۆری مەوادی پاکەرەوە و تاقیمکردن و ڕەشکردن. ئێمە داوامان لێ کردبوون هەمویان هێناوە گیانێتە دەستمان زۆر سپاسیانەکەین ئەرکیان کێشاوە هیوادارین لە هەوڵەکانی خۆیان بەردەوام بن لە هاوکاریەکانیان بەردەوام بن و نمونەیان زۆر بێ. بۆ 5,000 خێزان پێداویستیمان ئامادە کردووە. ئیتر ئەمڕۆ بەیانی دوو بەیانی وردە وردە هەمووی کۆ ئەەکەینەوە لە هەموو شوێنەکانەوە هەڵمەتەکە دەست پێ ئەەکەین بۆی نێلین هیچ هەژارێک لەم شارە بەبێ خۆراک بمێنێتەوە. سپاس بۆ دەستگای خێرخوازی مام کە بەدەنگمانەوە هاتن و کۆمەڵێک پێداویستی پزیشکی و ئەو مادانەی کە پێویستن بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە کە لە ئەرک و واجبان بۆ پاراستنی ژیانیان کە ئەوان پارێزگاری لە ژیانی خەڵکەکەن و ئێمەش بتوانین ئەو پێداویستیانە دابین کەین بۆ ئەوان پارێزراو بن لەو ڤایرۆسە لەم نەخۆشەی کە هاتۆتەوە ئاراوە. ئێمە جارێکی کە سوپاسیانەکەین و هیوادارین ینی لە پرۆژەکانی تریشە گەرمیان و گەرمیانەکان لەبیر نەکەن و دەستگای خێرخوازی مام کە ناوی مامی هەڵگرتووە بۆ گەرمیان و گەرمیانەکان ناوێکی گەورەیە و مام هەمیشە گەرمیان لە لای گرنگ بووە و گرنگی بە گەرمیان داوە. هیوادارین کە ئێمەش لە ڕێگەی دەستگای خێرخوازی مامەوە ئەوەی کە بکرێ خزمەت بە گەرمیان و گەرمیانەکان بکەین. دەستگای مرۆیی مام بە ئەرکی خۆی ئەزانێ و بتوانێت لەم قۆناغەیە لە هاوشان لەگەڵ دام و دەستگا حکوومەکان خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن. لە چوارچێوەی هەڵمەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا دەستگای مرۆیی مام 50,000 دەستکێش و 10,000 دەمامک و 150 لیتر مادەی پاکەرەوەی کحولی بۆ بەڕێوەبەراتی تەندروستی پێنجۆن و مەرزی نێودەوڵەتی باشماخ و ناحیە و بەڕێوەبەراتەکانی سنوورەکە دابین کرد. پێشتر دەستگای مرۆیی مام نزیکەی 70,000 تۆن دەرمان و چارەسەری پزیشکی تەسلیمی ئۆفیسی ڕێکخراوی مانگی سووری کورد لە شاری سلێمانی کرد بە مەبەستی گەیاندنی ئەو هاوکاریانە بۆ ڕۆژئاوای کوردستان.